بینەرانی زێدازیزم سڵاوتان لێبێت. تەوەری ئەم جارەی دووجار بیرکەرەوە تایبەتە بە خولی چوارەمی پارلەمانی کوردستان و یەکەم ساڵی کارکردنیان و ئەو ڕەخنانەی ڕوبەڕوویان دەکرێتەوە. دەپرسین ئایا خولی چوارەمی پارلەمانی کوردستان لە ساڵی یەکەمی کارکردنیدا سەرکەوتوو بووە لە نوێنەرایەتیکردنی داواکاری هاوڵاتیان؟ هاوڵاتیەک دەڵێت 100 خۆزگەم بە خولەکانی پێشووی پەرلەمان. بەس نەبوو، خزمەتگوزاری هەبوو، سولفەی زەواج و عقار هەبوو، کارەبا هەبوو، بنزین هەبوو. ئەم بۆ چوونە تا چەندە حەقیقەتی تێدایە. دەوترێت هیچ کام لە لایەنەکان جگە لە گۆڕان ئامادە نەبوون پۆستی سەرۆکی پەرلەمان وەربگرن. ئیتر بۆچی ئێستا ڕەخنە دەگرن و بە باش و خراپی پەرلەمان دەڵێن خراپ وەکو دەوترێت. تا چەندە ڕاستە کە سەرۆکی پەرلەمان کە گۆڕانە جیاواز لە فراکسیۆنی گۆڕانی ناو پەرلەمان بیر دەکاتەوە و بڕیار دەدات. دەشپرسین بۆچی ئەندامانی سەرجەم فراکسیۆنەکان هێندەی پەرۆشی پەسەندکردنی بودجەی حیزبەکانیان بوون، نیو هێندە لە خەمی ئەو هەموو خەمەی هاوڵاتیاندا نەبوون. گەروانیە ئەو بەڕێزانەی لێرن با وەڵاممان بدەنەوە. بینەرانی ئەزیزم، من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێی دووجار بیر بکەرەوە با میوانداری ئەم بەڕێزانە. لا دەستە ڕاستم بێگەر دڵشاد تاالبانی سەرۆکی فراکسیۆنی سەوز یاخود سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان بە خێراتنی دەکەم. هەروەها ڕابوون معروف سەرۆکی فراکسیۆنی نیلی یاخود سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان بە خێراتنی جەنابیشتانەکەم. لا دەستە چەپیشم ئومێد خۆشنا و سەرۆکی فراکسیۆنی زەرد پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی کوردستان. ئێوەش بەخێر بێن سەر و سەرچاومان. پێم وابێ هەر لاتان لە هەولێرەوەتون. بەڵام من لە هەولێرەوە دەیماندوو نەبن بەخێر بێن سەر چاوان. دەبێت بڵێم کە ماشەڵڵا میوانە ئەزیزانە ئەم شەو لێرن بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە بن، ماندوو بوون بەم گەرمایە لێرە حزوریان هەیە بە پرسیار و بە دەنگدانیان بەرنامەکە جوانتر و دەوڵەمەندترەکەن سەر و سەر چاوماناتن. یاخوا بەخێر بێن کۆنتڕۆڵەکانتان ئامادە بکەن ئەچینە لای ڕاپرسی یەکەمی ناو ئەمەڵقەی دووجار بیر بکەرەوە. کەس دەست بە دەنگدان نەکات. پرسیاری ئەم ئەڵلقەیەمان وەکو ئەزانن بۆ تەنها بۆ ئەوەی ڕوون بێ لەلاتان پەرلەمانی کوردستان ئێستا لە پشودایە کە دەست بە ئیشەکان یەکاتەوە دەست بە ئیشی ساڵی دووەم یەکاتەوە واتە ساڵێکی کارکردن تێپەڕیوە. ئایا خولی چوارەمی پەرلەمانی کوردستان لە یەکەم ساڵی کارکردنیدا سەرکەوتوو بۆ لا نوێنەرایەتیکردنی داواکاری هاوڵاتیان؟ ئەمە پرسیارەکەمانە. بەڵێ ژمارەیەکە لەسەر کۆنتڕۆڵەکانتان، نەخێر ژمارە دووە بڕیارم نەداوە، ژمارە سێ ئاگادارم کردنەوە دەست بە دەنگدان بکەن. فەرمونون. تەنها سی چرکەتان هەیە. ئایا خولی چوارەمی پەرلەمانی کوردستان لە یەکەم ساڵی کارکردنیدا سەرکەوتوو بووە لە نوێنەرایەتیکردنی داواکاری هاوڵاتیان؟ چونکە هەر یەک لەو بەڕێزانەی لەوێن خۆیان بە نوێنەری کۆمەڵێک هاوڵاتی ئەزانن کە دەنگیان پێداون. بەڵێ نەخێر بڕیارم نەداوە. دەنگدان کۆتایی هات، دەستان خۆش بێ. من یەکەم جارە چمە لای سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە ناو پەرلەمانی کوردستان بە حکمی ئەوەی ئەوترێت لەم خولەدا گۆڕان سەرۆکایەتی پەرلەمانەکە. قسەمان لەسەر سەرۆکایەتی پەرلەمان نیە جارێ. کاک ڕابوون بۆ بینەرانیش گەڕوونی بکەیتەوە. من کۆمەڵێ پرسیاری سەریعم هەیە کە پرسیاری خەڵکە و بۆم هاتووە لێیان بکە. ئێوە یەکەم جار دانیشتن کەی بوو؟ یەکەم دانیشتن ڕۆژی سوێند خواردن 6 یازدە بوو. 6 یازدە بوو. دوایەوە چەندی پێچوو تا دانیشتنەوە؟ 29/4. پێت وایە چەند مانگیشتان کرد؟ 6 مانگ بێئیش پەرلەمان پەچکەوت. چەند مانگیشتان کرد؟ بۆ بازەکەم 6 مانگ پەرلەمان پەچکەوت. 2 مانگ مایەوە بۆ ئەوەی پێی دەڵێن پشوو ئەگەر بەرنا کات فرتتمان بۆ ڕەنگە هاوڕابین لەوە کە پەرلەمان پشووی نییە. ئەو بەغەڵەت ئەو شێتۆ ناوپەیڕەوی ناوخۆوە. ئێستا بە حیساب ئێمە لە پشوێن، بەڵام ئێمە پشوونیە پەرلەمان، ئێمە خەریکی ئیشکاری خۆمانین. ئەو شێ ئەگەر فرتتمانەوە بەغەڵەت ڕوون دەگەینەوە. بەڵام 2 مانگ کارمان هەبوو، کاری جەلسەی تەشریعی پێ دەڵێن. بۆ مانجی حەوت لەبەری ئەم پێمان وابوو کۆمەڵە کارمان بەسەراکەوت و اتفاق بوونا هەموو فراکسیۆنەکان کە مانجی حەوتمان خستە سەر فەسڵی تەشریعی دووەم و درێژمان کردەوە. 3 مانگ کارمان کرد بە مانجی حەوتەوە. بەڵام ئەوترێ ئێستا لە پشوودان وا دەوترێ، بەڵام پەرلەمان ئیش دەکات. هەر بۆ ئەگەدار ئاگادار سەرقاڵی ئامادەکاری لەسەرەوە نییە پەرلەمانی شەکایە. جەلسەی تەشریعی ڕاوەستا. ئێستا ئەوترێت بۆ پەرلەمانتاران خۆشیان واڵێن کە پەرلەمان لە پشودایە
و ئەوترێت ئەم فترەیە پشوتانە ئەوەتانێت تا ئێستا ینی فراکسیۆنی سەوز وابزانم نازم فراکسیۆنی تریش داوای کرد پێ داواکەن دانیشتێکی نائاسایی بکرێ هەروە گوتم ئەو شێ بارودۆ بخۆم پێت وایە هێندەمان دوو بوون ئەو فترەیەوە پشوتان دوێ من سیریکە ئەو پەیڕەبووی یان مادام پرسیارەکەت بردەوە پەیڕەوی ناوخۆ ئێمە کەمترین ڕۆڵمان نەبووە لە نووسینەوەیدا ئیجماعێک هەیە کە من بۆ خۆم لە لیژنەی نووسینەوەی پەیڕەوی داڕشتنەوەی پەیڕەوی ناوخۆی تازەین ئیجماع هەیە کە وشەی پشوو بەغەڵەت چۆتە ناو پەیڕەوی ناوخۆ بەتەمەین ئەو وشەی هە لە بنەڕەتەوە لە ئابەرین لەبەری پێمان وایە پەرلەمان پشووی نییە کە دەڵێن پشوو لای خەڵک ئایدایەک دێتە ناوە کە گوایە ئەم خەڵکە ئیشەکەی خۆیان بەجێ دێڵن سەرقاڵی ژیانی تایبەتی خۆیان دەبن خۆ حاڵتیش تایبەتی خەڵک لە ئیشوکارە پشووی هەبێ بەڵام بۆ پەرلەمان حاڵتیش ناسروشتە چکە دەبێت پەرلەمان دایم لە ئیشوکاری خۆی هەبێ و ئەو دوو بەڕێزە هەردووچان دەزان ئێستا پەرلەمان سەرقاڵی ئیشی خۆیەتی لیجارەکان خەڵکی خەریکی ئیش خۆیانن بەڵام بەهۆی ئەوی کۆمەڵە قانون لە دنیای و حاڵەتە ئەوەی یونیڤەرساڵە دنیاییە کە جلسەی تەشریعی فترەیەک ڕادەوەستێ لیجانەکان ئامادەکاری بۆ راپۆرتەکان دەکەن بۆ جلسەی تەشریعی ئێستا جلسەی یاسادانان ڕاوەستاوە ژینە پەرلەمان خەریکی خۆی وەڵام من بیتەوە دواتر دەمەلات بۆی بە تەواوی و بە وردی وەڵام بیتەوە پێت وایە لەو فترەیە پەرلەمان نوێنەرایەتی ڕاستەقینەی هاوڵاتیان بوو کردووە جارێک زۆر بە کورتی جارێ ئەو پرسیارەکە پرسیارێکی ئەو پرسیار من ئەگەر من ڕۆژنامەنووسم پرسیاری وا ناکەم چکە پەرلەمانی کوردستان نزیکەی 17 فراکسیۆنی تێدایە باشە من لێرە نیم بۆی دیفاع لە فراکسیۆنەکانی تر بکەم من دیفاع لە فراکسیۆنەکەی خۆمان دەکەم لەبەر ئەم پێمان وایە ئێمە جیان لە هەمووان فراکسیۆنەکەی ئێمە باشە پرسیارەکەی من هەڵەیە ئەی گۆڕم سیغەکەی لەبەر خاتری تۆ کە هەڵە نییە پرسیارەکە ئێوە وەکو فراکسیۆنی گۆڕان نوێنەرایەتی ڕاستەقینەی دەنگدەرانی خۆتان بوون بەڵێ ئێمە وەک فراکسیۆنی گۆڕان هەموو توانامان خستۆتە گەڕ هەرچیمان لە توانادا بۆ کە دوو بەهای یونیڤەرساڵ هەیە بڕامان پێێتی هیچان جێخستنی دادپەروەری هیچان جێخستنی ئازادی مەدەنی و عامەکانە ئێمە دواتیمان سادەقانە پێشەوەی بچمە لای بێگەرخان بۆی بیری بینەران بێنمەوە ئێوەش لە ماڵەکانی خۆتانە و لە پشتی کۆمپیوتەرەکانتانەوە ئەتوانن بەشداری بکەن لەو ڕاپرسیەی کە لینکەکانی لە پیجی یادگار فایق و پیجی دووجار بیرکەرە و پیجی NRT-دا نراوە و هەروەها لینکە ینی سۆرسەکە لەسەر وێبسایتی nrttv.com ئەتوانن لەوێ ئێوە دەنگی خۆتان بدەن بێگەرخان پێت وایە پەرلەمانی کوردستان بەگشتی نوێنەرایەتی خەڵکی کردووە لەو ماوەی ئیشی کردووە باسی خودی چوارەمەکەی بەڵێ دیارە من پێم خۆشە یەکشت بۆ بینەرانی خۆشەویست و بۆ ئامادوان بانی بەڕێز و بۆ جەنابی شت ڕوون بکەمەوە ئێمە لە ڕاستیدا وەکو برای بەڕێزم کاگرابوون ئاماژەی پێدا ئێمە لە 6 سوێندی یاساییمان خواروەکو ئەندامانی پەرلەمان لە 29 چواری 2014 دەستی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان هەڵبژێردرا و دوای ئەوە لە 8 2014 حکوومەت متمانەی پێبەخشرا من ئەم ڕوونکردنەوانە بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت گرێ دەدەمەوە و لە 29 2014 درێژکردنەوەی ماوەی خولی پەرلەمان بووکەوە مانگێکمان درێژ کردەوە بۆی کە کارەکانی پەرلەمانی تێدا ئەنجام بدەین خۆتان دەزانن ئەرکی پەرلەمان سێ ئەرکی سەرەکیە یەکەمیان دەسەڵاتی یاسادانانە کە ئەرکی تەشریعی خۆیەتی و پێویستە پێی هەڵسێ لە مودەتی کاری پەرلەمانیدا دووهەمیان ڕقابەی حکوومەت ینی چاودێریکردنی حکوومەتە بەڵێ لایەنی تەنفیزیە و سێمیشان پەسەندکردنی بودجەیە کە ساڵانە دێتە ناو پەرلەمانی کوردستان و بۆ بەپێی سێکتەرە جیاوازەکان بۆ سیستمی حکومڕانی هەرێمی کوردستان پەسەند دەکرێت دیارە ئێمە من لێرەوە دەمێ ئەوە بڵێم لە ڕاستیدا ئێمە ڕاستە هەڵبژێردراوی نوێنەی ڕاستەقینەی خەڵکی کوردستانین و نوێنەرایەتی خەڵک دەکەین لە ناو پەرلەمانی کوردستاندا بەڵام بەڕای من یەکەم ئەو مودەتی کە کارمان تێدا کردووە لە دوای ئەوەی کە حکوومەت متمانەی وەرگرتووە کە من دەمەوێت بۆی و بەسمەوە چونکە ئێمە لە دەسەڵاتی یاسادانانمان هەبووە لەو مودەتی کە پەرلەمان دەستی سەرۆکاتی هەڵبژێردراوە متمانەی وەرگرتووە ئێمە تاوەکو مانجی حەوت نەمانتوانیوە هیچ یاسایەک پەسەند بکەین ئەوە یەک دووەم ئێمە لە ڕووی ڕقابیەوە لەبەرەوەی کە حکوومەت متمانەی لە ئێمە وەرنەگرت بوو نەمان دەتوانانی چاودێری حکوومەت بکەین لە ڕاستیدا چونکە ئەوان حکوومەتی کاربڕێکەر بوون و ئێمە ینی لە ڕووی یاساییەوە نەمان دەتوانانی چاودێری حکوومەتی کاربڕێکەر بکەین سێهەم بودجە خۆتان دەزانن هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانێکی دارایی گەورە بووتەوە و ئەمساڵ بودجە نهاتۆتە ناو پەرلەمانی کوردستانەوە تاوەکو ئێمە کاری لەسەر بکەین بەڵام دەوتێت لەم خولەدا باستان لە کۆمەڵێشت کردووە بەڵێ چەند پرۆژە یاسایەکتان من ئێستاوە دەمێ باسی ینی شتی گرنگتر بووایە بەڵێ کاگیادگار من دەمەوێت لێرە بچمەنە ئەو باسە ئێمە سێ ئەرکی سەرەکی کە لە سەرشانی پەرلەمانتارە و لە سەرشانی پەرلەمانی کوردستان ئێمە لەم خولەدا ینی جگەل لە مانجی حەوت کە بە پەلە پرۆزێ سێ قانونمان تێپەڕاندووە کە ئێستا باسی دەکەم ئێمە ئەرکەکانی ترمان جێبەجێ نەکردووە لە ڕاستیدا و یەک جاریش وەزیری سامانە سروشتیەکانمان بان کردوتە ناو پەرلەمانی کوردستان ڕاستەوە ئەرکی خۆمان بووە ئەمە ئەو ئەرکەمان جێبەجێ کردووە بەڵام بەداخەوە نە لەو بانکردنی وەزیری سامانە سروشتیەکانمان توانیمان لە ئاستی خواستی خەڵکی کوردستان بین چونکە باری خەڵکی کوردستان
کوردستانمان قورستر کرد لە ڕاستیدا و نە لە مەسلەی یاسادانان جگە لە یاسای کۆمسیۆنی باڵای سەربەخۆی بژارنەکانی هەرێمی کوردستاندا ئەگەر ڕێگەم پێ بدەی بە یارمەتی من کە پێم وایە ئەمە یاسایەکی ئانی بوو دەبووە لەم کاتەدا دەربچێندرێت چونکە دۆخی هەرێمی کوردستان لە ئانووساتێکدایە کە پێویستی بە بڕیارێکی چارەنووساس هەیە و ئەم ینی یاسایە لە جێگەی خۆیدا بوو ئەجینا یاسای پسندکردنی بودجێ ئەحزاب لە ڕاستیدا من پێم وایە لە کاتی خۆیدا نەبوو و هەردوو یاساکانی کوردستان سەرکەوتوو نەبووە لەوەی نوێنەرایەتی دەنگی وڵاتیان بکات لەم ساڵەدا بەڕێی من نەخێر ئێمە وەکو پێویست بەڕێی من نەخێر وەکو پێویست نەتوانرا ئەوەی کە لە ئاستی خواستی خەڵکی کوردستان بوو لەناو پەرلەمانی کوردستان لەم خولەدا کاری لەسەر بکرد. زۆر سپاس کاگومێ دووبارە بەخێر. زۆر سپاس. لە پێشەکێکەشە ئاماژەم پێدا ئەوترێت نەپارتی نەیەکێتی یعنی هیچ تمۆحێکی لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستاندا نەبووە گۆڕان وەریگرتووە. بۆچی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لە ئێستادا ڕوبەڕووی ئەو ڕخنانە دەبێتەوە؟ تەنها لەبەر ئەوەیە کە گۆڕانێک سەرۆکایەتی دەکات یاخود فعلەن کەم تەرخەمە و دەکرێت باشتر بێت. بەتاکید وایە من سەرەتا بەر لەوەی وەڵامی پرسیارەکەت دەمەوە دڵخۆشین بۆ سەرکەوتانەیە کە پێشمەرگەی کوردستان لەو ناوچانە بەتایبەتی لە سنووری شنگال کە سەرکەوتنی گەورەیان بەدەستیناوە بەسەر ئیرادەی تیرۆرستاندا زاڵ بوونە مؤشراتی گەورەیە لەوەی کە بە باشترین شێوە لە ڕۆژانی ئایندەدا سەرکەوتنی باشتریشی لە دوادا بێتن کە ئەوە جێگای دڵخۆشی و بەرزبوونەوەی معنەویاتی خەڵکی کوردستانە. بەنسبەت پرسیارەکەی جەنابەت لە ڕووی واقعیەوە وایە لە دوای ئەوەی کە هەڵبژاردنەکانی 21 ئەیلول نەخشەی سیاسی لە کوردستاندا گۆڕی کێرڤی حزبەکانی گۆڕی ڕێزبەندی حزبەکانی دیاری کرد بەپێی ئەو واقعی کە هەیە بەپێی قانونەکانی کە هەشن بۆ عرفیش لە هەموو دنیادا هێزی براوەی یەکەم مکەلفە بۆی بە پێکینانی حکوومەت بۆیە پارتی دموکراتی کوردستان ئەوە واقعێک بوو کە هەموو لایەنەکان کۆک بوون لەسەرەوەی کە لە پێکینانی حکوومەتدا سەرۆکوەزیران بەبەر پارتی دموکراتی کوردستان دەکەوێتن بۆیە ئەو تموحی نەبووە کە داخوازی وەرگرتنی سەرۆکایەتی پەرلەمانیان سەرۆکی پەرلەمانی هەبوو بێتن لەلایەنی دیکەوە کە واقعەکەی سەیری دەکەی بەڵێ وا بووە بەپێی ئەو تەوازنانەی کە هەبوونە بەپێی ئەو هەنگاونانە بۆ پێکێنانی حکوومەتێکی کۆدەنجی بنکەفراوانی یەکڕێزی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان لە مفاوەزاتەکەدا قبولی ئەوەی بۆ یانەوەتە تەرحی ئەوەی هەبووە سەرۆکی پەرلەمان وەربگرێتن لە ئێمەشدا وەکو فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان وزۆ نەزەڕیمە وایە سەرۆکی پەرلەمان لە هەر لایەنێک دەبیتن سەرۆکی پەرلەمانە ڕەبتی بەوە نابێتن کە لە کامەکیانە لە کەمەل لایەن و ئایدۆلۆژیاوەکی پەرلەمان ئێستا سەرۆکی پەرلەمان کە بڵین سەر بە بزوتنەوەی گۆڕانە بەو شێوەیە ئیشەکات کە خۆی سەرۆکی پەرلەمان و حەقی فراکسیۆنەکەی نییە ئەمن محامی سەرۆکی پەرلەمان بەدەر لەوەی ینی محامی ئەوەی بەڵام ئەوێت لە کاتی لە خولەکانی پێشووترە بۆ نمونە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێک لە حزبەکان یەکێتیان پارتی سەرۆکایەتی کردووە بەڵام تەنێکی جودا نەبووە لە فراکسیۆنەکەی لە ڕابردوش بێویژدانە پێمان وابێتن سەرۆکی پەرلەمان بەشێک بۆ لە پێکاتەکەی و لە فراکسیۆنەکەی من تەسەوڕ دەکەم مهمەی سەرۆکایەتی پەرلەمان مهمەیەکی زۆر گەورەیە جگە لە نوێنەراتی کردنی حزبەکەی یان کیانەکەی و نوێنەراتی خەڵکیش دەکا منسەبێکی گەورەشە لە وڵاتەدا دەبێ پارێزراو بیتن بۆ ئەمڕۆم لە ڕابردوودا تێدا نەبوو مەقسەی دەربارە بکەم بەڵام پێم وایە بێویژدانیە لە 92 کە ئەزمونێکی تازەیە قۆناغ بە قۆناغ گۆڕانکاری بەسەرداتیە ئەو قۆناغی ئەمڕۆ 2014 تێداینە لە 2016 ئەومان قبول نییە ئەوەی ئێستاش تێداینە واتە ئەو گۆڕانکاریانەی کە دەبن کاریگەری لەسەر گۆڕانکاری و ڕتمی بەڕێوەبردننی سەرۆکاتی پەرلەمانیش دەبێت بەڵام بۆ ئەمڕۆیەک سەرۆکی پەرلەمان گەنجێکە ڕاستە بزوتنەوەی گۆڕانە کاندیدی بزوتنەوەی گۆڕان بۆ بەڵام ئەمڕۆ لە هەرسوکەوتەکانیدا ئەوەی ئەمە تێدەڕوانین دیسان دەڵێن ئێمە لە زاویەی گۆڕانبوونەوە تێناڕوانین ئەگەر گەورەترین فراکسیۆنی ناو پەرلەمانی کوردستان لە ئەدای سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ڕازیت بەڵێ ڕازیم تموحاتمان زیاترە لەوە چۆن تموحاتمان زیاترە من پێم وایە ڕازیت ئێستا دوایدەری تۆ بە دیار تۆ دانیشت بەڵێ من پێم وایە سەرۆکی پەرلەمان یا سەرۆکایەتی پەرلەمان بێلایەنی خۆیان پاراستوە بەر لە هەموو شتێک و لەگەڵ ئەو باهۆزەدا بوونە کە هەمومان خواستمان بۆ شەقام ویستوێتی کە بریتە لە کۆدەنگێکی یەکڕێزی نیشتیمانی بۆ ئەو دانیشتانەی مەسیف و سەری بڵند وەکو خۆتانەڵێن ئەگەڕێتەوە کە لە نێوان ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان و سەرۆکی پارتی دموکراتی کوردستان یاخود بە سیفەتی سەرۆکی هەرێمی کوردستان بۆیە ئەوە مڕاعاتی بمانەوێت ئەو دانیشتانە و ئەو لێکتر نزیک بوونەوەانە ئەو گفتوگۆیانە ئەو هەموو سیاسەتی ئێستاکە و گۆڕانکاریەکانی ناوچەکە کاریگەری لەسەر پەرلەمانیش دەبێ لەسەر ڕوئیای پەرلەمانتارانیش دەبێت بەڵام پێم وایە ئەوەی ئێستا دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کارێکە پیشەییە
و زۆر بێلایەنیان تێدا دەبینم لەوانەش هەموو شتێک بدڵی ئێمە جیاوازن لە خولەکانی تر ناتوانم لەگە خولەکانی پێشوو مقارنەی بکەم لە خولەکانی پێشوو من تێدا نەبوومە بەڵام دیسان دەرم لە خولەکانی پێشوشدا پێم وایە وەکو متابعێکی بەردەوامی پێم وایە لە خولەکانی پێشوش ڕێی خۆمان ئەو ڕێی پێشتریشم هەیە کە ئیتیهام دەکران بە جیاواز نیە ناتوانم بڵم جیاوازن دەتوانم بڵم تەواوکەری کارەکانی ئەوان کە ئەوەی پێم وایە ئەوەی لە ڕابردوش ئەوان بە پیشەیە کارەکانی خۆیان هێناوە پێتان وایە پەرلەمان کە لە ئێستادا لەلایەن گۆڕانەوە سەرۆکایەتی یەکرێت جیاواز لە خولەکانی تر دەزانی کاک یادگار تۆ ئینگلیزی زانی وشەیەکە بە ئینگلیزی پێدەڵن سێکتاریانیسم عەربی پێی دەڵن تائیفیە بە کوردی نییە بۆیە ناچار وشەی خەڵکی دادەنێن بە ناچار لەبەرەوەی ئەو وشەیە نەبینیەوە تەرجەمەیەکی باش ئەو نەزعەیە بۆ دەوڵات بۆ دامدۆزگانی نیشتیمانیەکان نەزعەیەکی سێکتاریانە نەزعەیەکی تائیفیە منەوە سەیری دەوڵەت ناکەم منەوە سەیر دەکەم پەرلەمانی کوردستان مڵکی خەڵکی کوردستانە بە خراپ و بە چاچەوە ئەمە ئێمە لە چوارەمی خولا دەژین ئێستاش کاک ئومێد شاهد ئەو دکتۆرە بێگرخانی شایدا شتە بۆ خالی خۆشببی و خالی خۆش بە بەڕێز جەوهەرنامە کردوتی ئێستاش مەدحی دەکەین دەڵێن فڵاشتی نقطەیەکی چاک بۆ نمونە بۆ زانینتان یەکێک لەو شتانەی کە بەڕێز جەوهەرنامە پێیدا گرتووە دەبێ هەیبەت و شکۆی پەرلەمانتار لەسەری وەزیرەوە بێ ئێستاش ئێمە چێشەمان ئەوێ دەڵێن ئەو میراتی بەڕێز جەوهەرنامە دەبێ بیپارێزین بۆی پەرلەمان و پەرلەمانتارە شکۆکیان پارێزرا بچووکە ئەو دەستگایە کۆمەڵگەی ئیسلاح دەکات من هەوا سەیری پەرلەمان دەکەم دەستگایەکی نیشتیمانیە دەبێت دوجار هەنگاو بە هەنگاو ئێمە چاکتری بکەین لەم خولەدا کۆمەڵک لە سەرەتای کاری خۆی تەنها دوای دوو مانگ کۆمەڵک دەستکەوتی گرنگی هێنایە و ئیشی پەرلەمانیەوە من پێم وایە جێگەی شانازیە یەکەم ینی لە پێشووترا نەبووە بەبوت باز دەکەم یەکیان ئەوەیە دانیشتەکانی خولەکانی پێشوو ئەو تکایەوە گوتم من خولەکانی پێشوش بە مڵکی نیشتیمانەکەی خۆمان دەزانم بەکەم و کورتی و بەسەمان لەسەرەوە نیە سەمان لەسەر جیاواز یەکیان ئەوە بووە کە دانیشتەکانی پەرلەمانی خولی پێشوو زۆر کار کراوە دانیشتەکان ڕاستەخۆ بۆ خەڵک بڵاو بگرێتەوانێ بۆی چالاکانی کۆمەڵگەی مەدەنی ڕۆژنامە نووسان متابعین و چاودێران ئەگەر بیانەوێت بزانن چی لە پەرلەمان دەگوزارێ ڕاستەخۆ خۆیان بچین مراقبە بکەن بیز ئێستا من زۆر جار تەلیفۆن بۆ دێدڵم ئەو پێویست بە پرسیار ناکە ئێمە دانیشتەکان بڵاو دەکەین و ئێوتوان سەیری بکەم بزانن چی دەگوزارێت لە سایتی پەرلەمانیش ئێستا ئەو حاڵەتە تەکنیکی کراوە پەخشکردنی ڕاستەخۆی دانیشتەکان ئەمە خاڵێکی جیاواز ئەو دوو بەڕێزە لێرە شاهدی دەدەن هەتا ئێستا هیچ کەسێک لە پەرلەمانی کوردستان ناو پەرلەمانتاران لەسەر مدەی قسەکردن ڕانەگیراوە ئێستا بە پێچەوانەوە کێشەیەکمان هەیە لە پەرلەمانی کوردستان ئەو ئەندام بەڕێزانەی پەرلەمان بە خراپ یان ڕووی تەکنیکی ڕەنگەتی نەگەن نقطە نیزام خراپ بەکاردێنن من ئاگادارم دەتوانم بەناو پێت بڵم ئەگەر پێویستکە ئەندامی پەرلەمان هەبوو 17 دقە لە نقطە نیزامە قسەی کردووە سەرۆکی پەرلەمان ڕێی پێ نەگرتووە کەواتە ئێستا فراوان بنەوەیەکەی بۆ متەقەکارێکی لە خۆیدا مهمە وایە پێویستی بە تەنظیمکردن هەیە بەڵام مهمە کە پەرلەمانتار ئێستا حڕەتیش کامل هەیە بۆ قسەکردن دەستکەوتیی باشە خاڵێکی تر تێکەڵکردنی شقامە بە پەرلەمان یەکیشتر لە بڕارەکانی سەرۆکی بەڕێز سەرۆکی پەرلەمانەوە گوتمان ئێمە یعنی سەرۆکی فراکسیۆنی گۆڕانم بەڵام وەک شاهدیەک بڕیاردانی ئەوەی کە دانیشتوان هاوڵاتیانی کوردستان دەتوان بێن لە پەرلەمان ڕاستەوخۆ متابعەی چاودێری دانیشتەکانی پەرلەمان بکەن دەستکەوتی چی گرنگە وەکو بەڕێز ئومێد خۆشناویش ئاماژەی بۆ کرد ئێمە چاومان لەوێ تەما زۆرتریش بڕۆین و دەستکەوتی زۆرتریش بخات سەر خەرمانی دەستکەوتەکانی دوجار پەرلەمان لەلایەن گۆڕانەوە سەرۆکاتی کراوە دەستکەوتان من پێم وتی قسەکەی من لەسەرەوەی گەر وەڵامی پرسیارەکەی من نەخێر منەوە سەیریش ناکەم پێ باسی دەستکەوتێکی بەڕێز جەوهەرنامەکەم بۆ کردی بەڕێز جەوهەرنامە ئەو کاتی ئەو دەستکەوتی پێشکەشی پەرلەمان تەفاسیلی ئەوە ئێستا لە ژیانە نەماوە من پێ دەڵێم من پیاوێکی تائیفینیم پێم وایە پەرلەمان مؤسسەیەکی نیشتیمانیە ئەمڕۆ من لەوێم ڕەنگە دووس پێ سەرۆکی پەرلەمان لە حیزبێکی سیاسی بۆ من لە حیزبێکی سیاسی تر منەوە سەیری دەستکەوتی گۆڕانی دەستکەوتێکی نیشتیمانیە من خوشانازی دەکەم کەنیۆنەرێکی ئێمە ڕۆڵی جەراوە لەو دەستکەوتانە بەڵام دەستکەوت نیشتیمانی زۆر باشە ئێوە گەر لە یەک تادا ئەسکەیڵێک پێم بڵێ تا چەندە لەگەڵ خەمی هاوڵاتیانی خۆتانداوە فراکسیۆنی گۆڕان لە یەک لە دەلەدا باش معاشیەوە چنێگە لە پەرلەمان موچەی پەرلەمانتاران بڕۆن پێ بکەن نازانم بەڵام ئاگام لێیە بۆتان باز دەکەم بڕۆن پێ بکەن بینەرانی خۆشەویست نازانم بەڵام هەندێک معلوماتیم پێم عیبە من هیوادار نیم قەت ڕۆژێک قسە لەسەر پارە بکەم قسەمە لەسەر پارە نییە موچەتان چەند باسی موچە ناکەین منیش باسی موچەت بۆ دەکەم موچەی پەرلەمانتارەکان و دوو برادەر شاهدن بۆتە نیوە واتە پەرلەمانتارەکان لە کوردستان نیوەی موچە وەردەگرن لە قەیرانی مالی دەبێت ئێمە لە قەیرانی مالی چوونە ژوورەوە لەناو نیوەکە سێمەکە بۆت باز دەکەم پەلەم لێمەکە ڕقەمە بەرە ئیشم پێێتی پەلەم لێمەکە لەناو نیوەکە سێمانگە موچیار نەگرتە پەرلەمانتارە تۆ ناچار دەکەم حەز ناکەم باسی شتانەکەم چکە من ئێستا دڵم لای مامۆستایان و فەرمانبەرانی کوردستانە بەڵام ئەو ڕاستیەکە بۆ تا ئێستا پەرلەمانتارێژەیەکی ئاسایی پەرلەمانتار لەناو پەرلەمانی کوردستان لەو فتری دەوامی کردووە چەندێکی وەرگرت فرصت مەدەی بۆت باسکەم
باشە لەو سێماگەی کەوەریش نەگیراوە پەرلەمانتارەکانی ئێمە لە فراکسیۆنی گۆڕان ئیلتیزامێکمان هەیە بەرامبەر بستنەوەی گۆڕان کە دەبێت هەر پەرلەمانتارێکی مەسەدا 30 موچەکەشی بدا بە بستنەوەی گۆڕان کەواتەوە بارودۆخەکە لا یحسد یعنی بە عەربی ئۆکەی عەرەکە دڵ حارس حەسیدی پێ نابردرێ یعنی ئەو هەیە بارودۆخەکە بەڵام من لەگەڵ ئەوەش من نوێنەری پەرلەمانتاران نیم من نوێنەری خەڵکم ئەوەی من بیلێ دەکەمەوانی موچەی خەڵکی کوردستانە نەک پەرلەمانتارێک ئێمە جوابی نەدامەوە من وەڵامت دەدەمەوە موچەی فەرمی پەرلەمانتار 8 ملیۆن و نیوە بەڵام ئێمە بەبوونەی بەڵێ بەڵام بەهۆی ئەوەی کە ئێمە ئێستا بارودۆخی اقتصادی لە هەرێمی کوردستاندا نالەبارە 4 ملیۆن و نیومان بۆ بەستراوە بەڵام لەو 4 ملیۆن و نیوەش تەنها یەک مانگمان وەرگرتووە ئێمە پێشووتر لە 4 ملیۆن و نیوەکەش 2 ملیۆن و 500 هزار دینارمان وەرگرتووە تەنها یەک مانگ 4 ملیۆن و نیومان وەرگرتووە باقیەکەی دیکانە 2 ملیۆن و 500 هزارمان وەرگرتووە تاکیش دەکەمەوە ئێمە لە فراکسیۆنی گۆڕان ئیلتیزاماتیشمان هەیە بەرامبەر سێ مانگیشە وەرمان من هەرچیم هاتووەرم سپاس دەکەم بینەرانی ئەزیزم ناوبڕێک وەرەگرین و لە دوای ناوبڕەکە گفتوگۆکەمان گەرم و گۆڕتر دەبێت.